روشنبیر و روزنامه‌وانên li Silêmaniyê û Helepçeyê têkildarî danîna dîwarê di navbera Başûrê Kurdistanê û Rojavayê Kurdistanê daxivîn. Wan diyar kir ku pêwîst e yekgirtin û kurdiyatî bêxistina pêşiya hizbiyetê. Her wiha dan zanîn ku di demekî de ku her kes niha daxwaza yekgirtina Kurdan dike, çêkirina dîwar ji bo siberûja Kurdan xirab e. تێڕوانینی توێری و کوردایەتیەوە پارچەکانی کوردستان هەموو یەک بگرن و وەکو یەک بیر بکەنەوە. ئێستا بین دیوار دروست بکەین، هەڵەیەکی گەورەیە. من بە هەڵەیەکی گەورەیە زانم دیوار دروستکردن لە بینی هەر پارچەیەکی کوردستانە بۆ هەر پارچەیەکی تری زەرەرێکی گەورە لە کوردەدا، زەرەرێکی گەورە لە یەکبوونی کوردستانەدا. دیوار دروستکای تر یەک ریزی لەکوێ داواکە. شێواندنی دوا ڕۆژی یەکبوونی کوردە. هەر بڕیارێک بۆ دابڕانی کورد بێ بۆ لە یەکجاکردنەوەی کورد بێ طبعاً زیان بە بەرژەوەندی هەموو کوردەگەیەنێ. پیلانی پارتی دیموکراتی کوردستان بە هاوبەشی لەگەڵ دەوڵەتی تورکیا و لە ئێستاشا بە پاڵپشتی ئەحمەد شەرع پیلانێکی نەگریسی نانیشتیمانیە. ئەو هەڵوێستە تەنها لە دیکتاتۆرە خوێڕێژە کارەساتبارەکانی ناو مێژووی مرۆڤایەتی ئەوە شێتەوە. بە تایبەت ئەگە سەرنج بێ لە جەنگە جیهانیەکانە یاخود ئەو هێزە سیاسیانەی کە نێتی قەتڵ و عامکردنیان هەیە ئەم جۆرە ڕەفتارانەکەن. بۆ دابڕانی ڕۆژاوای کوردستان نەبێت لە باشووری کوردستان. هیوادارم ئەو پارتە بۆ ئەوە نەبێت ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان دابڕێت. هیوادارم ئەو پارتە هەروەک ئاشکرایە لە پێشتریش لە ڕابردوودا ینی زۆر جار زۆر شت کراوە، زۆر ڕووداوی لە ناوچەکە ڕوویان داوە کە بە تایبەتی وەکو پشگیری ڕژێمی پێشوو زۆر جار ینی گورزێکی کوشتنیان لە جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕۆژاوای کوردستان داوە. هیوادارم ئەم دیوارەکە